بەبێیارە چاو لە ڕێگەم کوا میوانێ بەهاتایە لە ئاسمانی دوودی دەیدا کەمێ سۆزی بڕشتایە لە ئاسمانی دوودی دەیدا کەمێ سۆزی بڕشتایە هەتا مانجیش پێدەزانێ ئەوەی دڵ بێنەوەیە. قوربان دەنگت بەڕاستی خۆشە بەس پیسێک لە تۆن دەبی پیسێک فێر بهێشتن. دەنگی نەرمی جوانت هەیە؟ دەنگە جوان گۆرانەکەت باش ئەوەت یەک تۆز باشتر ئەیویست زیاتر خۆت ماندووکەی. وەرە بزانم چیت کرد وەرە. وتی جارێکی کە؟ جارێکی تر. دڵت تون نییە خۆ؟ ناوەڵە. خۆ لێمان عاجز نەبووی. نیمە فەرسدەیەکی تری شەڵە. لەو ڕۆژەوەی من بە ڕۆحت ئاشنا بم لەو ساتەوە من لە خەم جودا نابم هەموو شەوێ کوتری دڵم باڵەگرێت و بەرەو لایەوە فڕێ لە پێشاندا لەسەر لووتکە لادات و ڕوولە شەوقی سەرشەقا دەستت خۆش بێ مەمنونین. وەڵی لە مستەوایکی تۆزێک سەرتر دەگەڕێنەما تۆزێک خۆت ماندووتر کە ئیشەڵا بۆ کاتێکی دی پرۆگرامیکی دی دەروونم خاڵیا وەگێنەی دەناڵێن هەوارێکی چپەر هاوارە بێتۆ بیناییم شوێرە هەڵ نایە بڕووی کات. دەستت خۆش بێ براکەم دەستت خۆش بێ دەدانی دەنگەکەت زۆر ڕەساو خۆشە ئەوە قسەی تێدانە بەس بۆ ئەوەی کە ببێ گۆرانی بێژێک کە خەڵک تۆزێکی دیکەی پێویستە یەک زەڕە لە لای سەرێ لاوەتەی ڕۆژتووی خۆشیم نەماوە خەندەی جار جارتم هەرێ لە بەر چاوە بە دڵبیر تاکەم هەر یادێ دماوە دێڵم لای تۆ جێماوە. وەرە باڵا بەرزەی نەشمیلە وەرە ئەمە ئەیوێت 12 لە حنە خوێنم نازام چێکەم بۆ دەر یەک دەقا بۆ دەرنەچوی. وەڵی دیارە دەنگی منیان بە دڵ نابووە بەرە نانەبوو ئەم گژی چۆن دڵت دێ کورە وەڵا هاتووم ئەوم هێناوە پتش گۆرانیمیان کردەگەر وەڵی تر ئەو بوو تێکەڵی کرد تاقەتیەوەی نامەڵە شەشانی بەخۆی شتەکە و هەیە سترێسی ئێستا لە زۆربمان ئەوانەیە کە دەرنەچوینە زۆربمان لەوانەیە مستەواشی باشمان هەبێت بەس کە دەست نەپێژە و لژنەیە لەوانەیە دەتوانین ئەوەی پەیمانە دەری و بڕێت. هیچ ئەوەڵە بۆچی قسەم بۆ ناکەی؟ ئەخریز نییە بڵێن دەردە دڵ نا بۆ شتانە کارم لێ ناکەم.